سەبارەت بەو داوایی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە پێدانی کۆنفیدراڵی بە کورد بۆ چارەسەربوونی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر غالب داعمی شارەزای یاسایی و دەستوریمان کردووە. دکتۆر بەخێر بن. ئەهلەن وسهلەن. سپاس. دکتۆر مستەفا کازمی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق هەڵێت با کۆنفیدراڵی بە کورد بدەین، سیستمەکە لە عێراقدا ببێت بە سیستمی سەرۆکایەتی و کوردیش کۆنفیدراڵی. بۆ ئێستا ئەم کاتە و لەم کاتیان باسا و ڕژێنێ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کاتێ لە دەسەڵات بوو باسێکی وهای ناکرد. سپاس بۆ میوانداریتان دووبارە. لە ئێستادا سیستەمی عێراقی بە قەیرانێکی ڕاستەقینەدا تێدەپەڕێت، بۆیە بەڕێز مستەفا کازمی بەڕاشکاوانە قسەی کردەوە و یەکەم جار کە جۆم لێ بوو زۆر ڕوون بوو، هەندێک خاڵی باس کرد کە پێشتر نەوترا بوو لەلایەن هیچ سەرۆکوەزیرانێکەوە. ئەو باسی کۆنفیدراڵی کوردستانی کرد و هەروەها باسی سیستەمی سەرۆکایەتی کرد. کێشەیەکی گەورە هەیە لە جێبەجێکردنی سیستەمی سەرۆکایەتی، ئەو ژواتە گۆڕانی دەستورە و ئێمەش پێمان وایە دەستوری عێراقی و بە داڕشتنەوەی زۆر زەحمەت دەبێت، ئیلا ئەگەر ئینقلابێک لەسەر دەستور بکرێ بە ڕێگاک لە ڕێگاکان یاوەتە خۆپیشاندانی جەماوەری یان ڕێککەوتنی پێکاتە سیاسیەکان هەرسێکیان وەک عەرەبی شیعە و عەرەبی سوننە و کورد. ئەگەر ئەوانە ڕێککەون دەکرێت دەستور بگۆدرێ، بەڵام بە بۆچوونی من ویستێک نییە لەلایەن سونە و لەلایەن شیعەشەوە بە گۆڕینی دەستور ئەوان پێیان باشە سیستەمی وەزاری بمێنێ لە عێراقدا و منیش وەکو هاوڵاتیەک پێم وایە وەکو لێ کۆڵەرێک وای دەبینم کە مانەوەی ئەم قەیرانەی کە ئێستا هەیە وەکو سیستەمی وەزارەت و کێشەی زۆر بۆ هاوڵاتیان دروست دەکات و هەروەها دۆخەکە وەکو خۆی دێڵێتەوە لە خراپی خزمەتگوزاریەکان و بوارەکانی تریژ. سیستمی سەرۆکایەتی و کۆنفیدراڵی لە عێراق چ شتێک لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەرەکات؟ شوف الشيعة يعتقد شيعة پێی وایە ئەگەر سیستەمەکە بگۆڕێ بۆ سیستەمی سەرۆکایەتی ئەو کاتە دەسەڵاتیان لە دەستدا نامێنێ. پێیان وایە کورد لەگەڵ سوننە ڕێک دەکەوێت. من زۆر بە ڕاشکاوانە لێرە قسە دەکەم بەو پێی کە من جۆم لە هەردوو سوننە و شیعەیە کە عەرەبن چی دەڵێن. مانەوەی ئەم سیستەمەی کە ئێستا هەیە کە سیستەمی وزاریە دەکرێت بوونی ئەوان بمێنێ وەکو سەرۆکایەتی پەرلەمان بۆ سوننە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ شیعە کە پێکاتێکی گەورەی پێکاتەیە. لەگەڵ بەغدادا ئەم پێم وانە ئەم دۆخە چارەسەر دەبێت ئەگەر ئەم کێشمەکێشە بمێنێ و ئەو کەسانەی کە حکمی سیاسەتی عێراق دەکەن بمێنەوە. ناکۆچی جەوهەری هەیە، تەنانەت هاوڵاتیانی کوردستان و بەغدا مەبەستم ئەو مووسڵ تاوەکو بەسڕایە نە کوردستان. ناڕوونیەک هەیە. بەغدا دەڵێ ئێمە هەموو مافێکی کوردستانمان داوە، کوردستانیش هەمیشە وەرمان نەگرتووە. عێراق داوێتی يعني شوف لە ڕاستە ئێمە وەکو خەڵک جۆمان لە هەردوو بەیان هەردوو ڕاگەنراوی فەرمی بەغدا کوردستان دەگرێت. بەغدا دەڵێت ئێمە پێمان داوە، کوردستانیش دەڵێت نەخێر پێیان نەداوین. بەڕاستی ناڕوونیەکی زۆر هەیە. هاوڵاتیان ڕاستیان دێ. من وەکو هاوڵاتیەک وەکو فەرمانبەرێک لە دەوڵەتی عێراق زۆر پێم ناخۆشە ئەگەر هاتوو ڕۆژێک موچەکەم دوا بکەوێت لە کاتی ئاسایی خۆی. بۆیە من لەگەڵ ئەوەدام کە نابێت فەرمانبەران بچێتە هاوکەشەی سیاسەوە لە هەولێر و دۆوەکو سلێمانی و بەغدا و بەسڕاش. پێویستە فەرمانبەر لە کاتی دیاریکراوی خۆیدا لە کۆتایی مانگدا موچەکەی وەربگرێ یان سەرەتایمان بە گوێرەی ئەو سیستەمەیە کە دامشکراوە لە وەزارەتەکان. موچەی عێراقیەکان لە کوردستان بە لە هەر شوێنێکی تر بێت بچێتە نێو چێشمە چێش ناکۆچی سیاسیەوە، نە لە بەرژەوەندی کوردستانە نە لە بەرژەوەندی هاوڵاتیانی ناوچەکانی کوردستان. سیستمی کۆنفیدراڵی لە عێراقدا زەحمەتە بکرێت.
أنا شخصيا أرفض من- يعني لا من- أحبذ النظام الفيدرالي، لكن أتمنى من نظام الالتزام فيدرالي بالدستور في من باش الأطراف كلها. بەڵام بەو هیوایی سنياً کە كانت ئەوان سعودياً أو دەستور عربياً شيعياً، لەسەر دەستور بن کورد بن شیعە بێ والتعامل سونە بێ بعيداً عن روح باش الانتقام بە ومحاسبة تۆڵەسەنەوە لەگەڵ یەکتری کار نەکەن خۆیان بەسەر یەکتریدا فەرز عن نەکەن طريق الرواتب، لە ڕێگەی عن طريق موچە بێ یان لە ڕێگەی الممرات، عن طريق فرض الإرادة. هذا ليس سەپاندنی صحيح. ئیرادەی خوانە وكلما بەسەر استمر، یەکتریدا أنا أرى هكذا، تا ئەو کاتێ كلما استمر التعامل تا ئەو بين بغداد کاتەی وكردستان في هەماهنج هذه الشكل بەم شێوەیە نێوان کوردستان و عێراق بەردەوام بێت ولادة طبقة عراقية من چینێک لە الريعان ڕای گشتی عێراق دروست دەبێت کە دژی کوردستانە و بە هەمان شێوە لە کوردستانیش چینێک پەیدا دەبێت بۆ چونیان دژی عێراق. من هەمیشە لە کوردستان ڕای هاوڕەکانم دەپرسم گلەیی دەکەن بۆچی بەغدا بۆ شێوەیە مامەڵەمان لەگەڵ دەکەن و ئەم شێوازش کە ئەم بیرکردنەوەیش کە لە حکوومەتەوە گوازراوەتەوە بۆ دانیشتوان جا هاوڵاتیان لە حکوومەتەوە دوورن لە کوردستان بێت لە عێراق نیشانەی پرسیارە لا دروست دەبێت بەرامبەر بە هاوڵاتیانی تر لە بەشەکەی تر. بۆیە من پێم وایە کوردستان ڕۆحی عێراقا، سیجی عێراق، سیەکانی عێراقا. کوردستان باش دەناسم لە پێش 2003 خەڵکمان لەگەڵ بووە لە زانکۆ، دوای 2003 ئێمە لەگەڵیان بووین لە هەولێر. بۆیە نابێت بە هیچ شێوەیەک سیاست بچێتە نێومان خەڵکەوە. هاوڵاتیەک لە هەرێمی کوردستانەوە چۆن خۆشەویستی بۆ عێراق هەبێت کە چەند ڕۆژێکی کەم ڕەنگە 4 ڕۆژ 5 ڕۆژ ماوە بۆ جەژنی قوربان ڕەنگە دینارێکی لە گیرفانە نەبێت خۆراک و جل بۆ مناڵەکانی بکرێت. چۆن خۆشەویستیە بێت؟ شوف هناك ليس فقط هذا الذي نەک تەنها ئەوەی کە بەڕێز باس کرد بەڵام ئێستا کێشە گەورەکانە موچەوە. نعم بەڵێ ڕاستەکەمە بەستم ئەوەیە نەک تەنها بابەتی موچە بابەتی موچە زۆر ناخۆشە بۆ ئێمە وەکو هاوڵاتیەک من وەرم گرتو پێش دەژن لە وەزارەتی خوێنی باڵا 4 ڕۆژ دەبێ وەرمان گرتووە موچەکان. من ئازار دەچێژم کاتێ دەبینم هاوڵاتیەکی تر لە هەمان وەزارەت لە کوردستان موچەکەی وەرنەگرتووە. ئەوەی کە ڕوودەدا من دێڵێم ڕەنگە هەندێک لەو دەنگەنە شازانەی کە هەوڵ بدا دووریەک لە نێوان هاوڵاتیانی بەغدا و کوردستان دروست بکات بە شێوازێک بڵێ کە کوردستان لە عێراق دەر بکات. من گوتاری کەسێکم بینی لە بەغدا دەڵێت ئێمە تەنازل لە کوردستان دەکەین بۆ تورکیا، خۆی و کورد و غاز و نەوتەکەشی و دانیشتوانەکەشی. بەڕاستی ئەمە زۆر ناشرین و قێزەوەنە لەسەر دڵم زۆر قورس بوو. من بەی شێوەیەک هیوادار ئەو ڕۆژە ببینم کە بەغدا بێ هەولێر بێت. لەو ڕۆژەدا چی بکەین بۆی ئەوانە نەبینین ئەو ڕقۆچینەیە نەبینین کە تۆ باست کرد چی بکەین؟ أنا أرى هناك تشويش. من پێم وایە ناڕوونی هەیە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی بگەن بەڕاستەکان منیش نەگەیشتمەوە بەڕاستەکان من کە لێکۆڵەرم تایدا کوا ڕاستیەکان لە گوتارەکانی بەغدا دەڵێت ئێمە هەموو پارەکەیمان پێداوە. کوا ئەو ڕاستیە لەکوێیە کاتێک کوردستان دەڵێ ئێمە تەنها پێچمانمان وەرگرتەوە کە لە مافی خۆمانە. بۆیە ڕاستەکە لە ئێمە نادیارە من داوا بەڕێز هەمەشی سودانی سەرگۆزیرا دەکەم هەر کەسێک کە دەیەوێت پەیوەندی باش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی بەغدا بمێنێ دەبێت لەگەڵ یەکتری دابنیشن زوو بڕیار بدەن و بڕیاری ئەوە بدەن کە مافی خەڵک و فەرمانبەران دوور بکەوێتەوە لە چەشمەکێشی سیاسی و نەک عێراق نەبێت بەلایەنێکی لایەنگری هەرێمی یان وڵاتێکی تر بۆ فشاخستنە سەر فەرمانبەران یان پارێزگاکانی عێراق و کوردستان بە بۆچوونی من کە بەشێکە لە عێراق جا ناکرێتەوە بە هەمان شێوە دانیشتوانەکەشی. بۆیە پێم وایە پێویستە بابەتی موچە لە ناکۆچی سیاسی دوور بکرێتەوە. بەڕاست دکتۆر غالب دامی شارەزای یاسایی و دەستوری لە ستۆدیۆمیانمان بوو. زۆر سپاس بۆ ئامادەبوون و بۆ قسەکانتان بەخێرات.